ئەو دڕندەی سنووری سروشتی شکان لە بەرزایی ساردی چیاکاندا دوور لە جەنجاڵی شار و جیهان خێزانی کەمەدە و ژیانێکی زۆر سادە و هەژارانە بەڵام پڕ لە خۆشەویستیان دەگوزەران. نزیکە وەکچە گەورەی خێزانەکە هەمیشە وەک دایکی دووەم وابوو بۆ خوشک و برا بچووکەکانی هەوان بە فرۆشتنی خەڵوس لە ژیان. نزیکە و کچێکی یەکجار میهرەبان بوو، هەمیشە ئامادە بوو قوربانی بە خۆشیەکانی خۆی بدات تەنها بۆەوەی خێزانەکەی دڵخۆش بن. ئەو تەنانەت جلی نوێشی نەدەکڕی تەنها بۆەوەی براکانی برسی نەبن و ژیانێکی شایستەیان هەبێت. بەڵام هەموو شتێک لە یەک شەوی تاریکدا گۆڕا. کیبوتسوجی موزان هێرشی کردە سەر خێزانەکەیان، بەڵام ئەمانجی موزان تەنها کوشتن نەبوو، بەڵکو دەیویست تاقیکردنەوە بکات بۆ دروستکردنی دڕندەیەک کە بتوانێت بەرگەی تیشکی خۆر بگرێت. نزیکۆ تاکە ڕزگاربووی ئەو شەوە بوو، بەڵام بڕێکی زۆر لە خوێنی موزان چوو بۆ ناو جەستەیەوە و کردبووی بە دڕندە. بەڵام بۆچی ئەو جیاواز بوو لەوانی تر و ئازاری مرۆڤەکانی نەدەدا؟ سەرەتا بەوەی سۆز و خۆشەویستی بێسنوورەکەی بۆ تانجیرۆی برای توانی بەسەر هەرەز و دڕندانەکەیدا زاڵ بێت کە ئەمە شتێکی زۆر مەحاڵ بوو. دواتر لەلایەنەوە ڕۆکۆداکیەوە لە کاتی خەوتندا بە شێوەیەکی دەرونی مێشکی پرۆگرام کرا بەوەی کە هەموو مرۆڤێک خێزانی تۆیە و دڕندەکان دوژمنن لە بریەوەی گۆشت و خوێنی مرۆڤ بخوات بۆ بەدەستهێنانی وزە وەک هەر دڕندەیەکی تر. نێزیکۆ لۆژیکی گۆڕی و خەوتنی کرد بەسەر چاوەی وەرگرتنی وزە ئەو بۆ چەندین ساڵ دەخەوت تەنها بۆەوەی جەستەی پێویستی بە خوێن نەبێت. نێزیکۆ دوو گەورەترین موعجیزەی مێژووی دڕندەکانی ئەنجامدا کە موزان بۆ ماوەی 1000 ساڵ نەیتوانی بوو بیانکات. دەرچوون لەژێر کۆنتڕۆڵی موزان. هەموو دڕندەکان لە ڕێگەی خوێنەکەیانەوە بە مێشکی موزانەوە بەستراونەتەوە و ناتوانن لە فەرمانەکانی دەربچن، تەنانەت ناتوانن ناویشی بێنن. بەڵام نێزیکۆ بۆ ئیرادە پۆڵاینەکەی و خەوتنە قوڵەکەیەوە توانی ئەو پەیوەندیە دەرونیە لە مێشکی خۆیدا بە تەواوی ببچڕێنێت و سەربەخۆیی وەربگرێت. وەستان لە بەردەم خۆردا لە گوندی شمشێر سازەکە نێزیکۆ گەورەترین شۆکی دروست کرد کاتێک لە بەردەم تیشکی خۆردا سووتە. بەڵام ئەو نەتوایەوە و دواتر بە تەواوی چاک بۆ و تەنانەت توانی قسەش بکات. هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ ماوەی خێزانی کامادۆ لەبەرەوەی باو با پیرانیانەوەی بەکارهێنەرانی هەناسەدانی خۆر بوون و بەردەوام سەمای هینۆکامی کاگۆرایان دەکرد. خانەکانی جەستەی نێزیکۆ توانای خۆنگوزاندن و گەشەسەندنی خێرای هەبوو تا گەیشتە واستەی زاڵ بێت بەسەر گەورەترین خاڵی لاوازی دڕندەکاندا. ئەمەش ڕێگەوە بوو کە موزان بۆ 1000 ساڵ بەدوایدا دەگەڕا و خەونی پێوە دەبینی. لە کۆتایی چیرۆکەکەدا نێزیکۆ بۆ هەمیشەیی بە دڕندە نامێنێتەوە. بە یارمەتی ئەو دەرمانەی کە تامایە و شینۆ بوو دروستیان کردبوو